خۆشەویستان لە تەوەری یەکەمماندا زۆر بەوردی باسی ئەو بابەتانە دەکەین کە هاوڵاتیان یاخود خەڵک بۆ دابەزاندنی کێش لە وەرزی هاویندا دەگرنە بەر بدانە بەدانە باسی هۆکارەکان دەکەین لەگەڵ کاک زرینگ سالار ڕاهێنەر و پاڵەوانی نێودەوڵەتی ڕاستەخۆ لە ستودیۆ لەگەڵمانە. کاک زرینگ بەخێراتی سپاس لەگەڵمان بەشداری. کاک زرینگ یەکەم جا دانە بەدانە خاڵەکان باز دەکەین بەڵام با یەکەم جا لەوە دەست پێ بکەین. یەکێک لەو شتە باوانی کە زۆر دەیبینین بەستنی نایلۆن و سفرەی سەفەریە، دواتر کرێم بۆ توانەوەی چۆریش بەکاردێنن، دواتر لە پێشخۆریشدا بۆ ماوەیەکی درێژ وەرزش دەکەن. لێرە وەرزەکەمان وەرزی هاوینە جا زۆریش گەرمە زۆریش گەرمە. وەرزی هاوین ئەو وەرزەیە کە زۆربەی یاریزان محاولاگا زۆرترین کێشی تیادا بەزێنێ، زۆرترین چۆری تیا بسووتێنێ. هەرچەندە لە ڕۆزانستیەکەوە با بڵێن لە 100% ئەوە تایبەت نەکراوە بۆی کە هاوین بتوانی لە 100% چۆری تیا بسووتێنی، بەڵام لە زستانە نەتوانیت. نەخێر لە هەر چوار وەرزەکەی ساڵاکرێ، بەڵام بە حکمی گەرمای هاوین، بە حکمی زۆر عارەقکردنەوە، بە حکمی گەرمی ڕۆژەکە، ئەمانە عاملی مساعدن بۆ سووتانی چەوری. نابێتە هۆی سووتانی چەوری، هۆکاری یارمەتی دەرە بۆ دابەزینی کێش. دروستە؟ نەک بۆ مانایی کە تایبەت هاوین بەس چەوری تیا بسووتێنرێت. نەخێر بە حکمی گەرماکە. بۆچی؟ چونکە لە وەرزی گەرمای هەچ کەسێ وەرزش بکات یا وەرزش نەکات ڕێژێکی زۆر عارەقەکاتەوە. ئەم عارەقە لەژێر پێز دێتە دەرەوانێ، لەگەڵ خوێتێکەڵاوە سیلولایتی پێوەدرێ بە ناو عیلمیەکەی. جاری وهەیە لە کاتی کردنەوەی زۆری عارەق یان یاریزانەکە جلێکی زۆر لە بەرەکە یان زۆر خۆی هیلاگەکە، زۆر بڕێکی زۆر لە ئاو خوێ لە لەشێ چێتە دەرەوە کە ئەچێتە سەر تەرازۆکە و خۆی کێشێ سەرێکا کیلۆیەک دوان سیان کەمی کردو لە هەفتەیەکە. زۆرترین تەسەوری وایە کە ئەمە چەوری بێ، بەس نەخێر چەورینی ئاو خوێ. بەڵام لە هەمان کاتە ئەکرێ با بڵین لە ڕۆزانستێکەوە تۆ سوود لە وەرزی هاوی ببینی بۆ حکمەی ڕۆژەکەی درێژە، هەروەها ئەتوانی خۆت بیتە بەرهەتاو. لە کاتی خۆدانە بەرهەتاوی هەمومانی زانین مەجموعەیەکی باز لە چەوریەکانی ژێرپێست ئەگۆڕێ بۆ ڤایتامین دی کە تۆ ئێسک و پێست و نینۆک و دان و پووک و خژ و هەموو ئەمان استفادەیەکە ئەنتی ئۆکسیدانتە دژەژاراویە مەجموعەیەکی باش ژەهرەکەیتە دەرەوە دەشێ. ئەکرێ ئەبەم شێوازە ئیسفادە لە هاوینکەین، نەک بەو مەرجەی ئێمە هاوین تایبەتکەین کە بڵین چەوری بەس لە هاوین ئاسووتێن، نەخێر لە وەرزەکانی تریش ئاسووتێن. باش کەواتە کاک زرینگ ئەو هەڵە باوانە چییە کە وەرزشوان یاخود یاریزان لە وەرزی هاویندا ئەنجامی دەدەن بۆ دابەزاندنی کەش؟ هەڵەمان زۆرە. یەکێک لەوانە خۆدانە بەرهەتاوی زۆرە، یان چوونە ئەو مەسبەحانی کە بە زمانی خۆمان پێڵین مەسبەحی مەکشوف کراوە، ئەوانی کە لەبەر هەتاوە، چونکە ئەویش بەرنامەی خۆی هەیە. ئەگەر بە غەڵەت بکرێ وەکو ئەشی بینین و چەند ساڵێک شەبینیمانە یاریزانی وا هەیە ئەچێتە مەسبەحێکی با بڵین سەربەتاڵ، ئەوەی کە لەبەر هەتاوەکەیە. جارە خاڵی یەکەم ئەوە ئەو تەوقیتەی کە خۆی خاتە بەرهەتاو لە کاتێکی غەڵەتایە کە لە ئەو کاتایەتێکی خۆراکە ستونیە لەسەری، تووشی سوودانەوەی پێستە بێت، تووشی زەربەتە شەمسە بێت کە پێوتری خۆر بەرکەوتن، لەوانەیە ئەو کەسە عەرەقێکی زۆر بکاتەوە. فڕێدانی ئەم هەموو خوێ لە لەشی ئەم یاریزانە بێتە هۆی دابەزینی زەخت. احتیمالی زۆری هەیە کە دەیان جاریش بینیمانە یاریزان لە کاتی تەمرینە، یاریزان لە مەسبەح مەکشوفەکانە کە زۆر خۆی لاگەکە ئەبورێتەوە، ئەڵەن زەختی دابەزیوە، بێتە هۆی دابەزینی پەستانی خوێن. بۆچی؟ چکە ڕێژێکی زۆر خوێتێتە دەرەوە. ئەم خوێنش کە چوە دەرەوانە جۆرەکانیان باوە، کالیسیۆمە، پۆتاسیۆمە، مەگنیسیۆمە، ئەم جۆرە خوێنە کە ڕۆی ئەبێتە هۆی دابەزینی زەختی زەلامەکە، ئەبێتە هۆی سەرگەش خواردن، ئەبێتە هۆی بورانەوە، هەروەها لەو لاشەوە بۆستێک کە سووتانەوەی پێستمان بۆ دروستەکە. بەڵام ئەگەر لە تەوقیتێکی سەعات 10 تا 12 نیوەڕۆ یاخود لە 2 نیوەڕۆ بە دواوە تا 4 ئەو کاتانەی کە خۆرەکە با بڵێن نەختێک لار ئەکەوێ، خۆت بیتە بەرهەتاو، هەم کێشەی ئەو زەخت دابەزینت زۆر بۆ دروست نابێ، هەروەها بەکارهێنانی هەندێک کرێمی تایبەتی بەرهەتاو، ئەو کرێمانی کە یارمەتی سووتانی چەوری هەیە، ئەو کرێمانی کە مەسامات کونیلەکانی پێست ئەکەنەوانێ، زیاتر ئاو خوێ بچێتە دەرەوانێ. بەم ڕێگا تەندروستیانە ئەگەر تۆ ئیسفادە لە خۆرەکە و لە هاوینکەی ئەم ڕێگا پێدراوە، بەڵام بەو ڕێگایی تۆ لە قرچەی گەرماکەیە ڕاستەخۆچی دەژێر هەتاوەکە هیچ کرێمێکت بەکار نەهێناوە، هیچ باگراوندێکی علمی نییە، هیچ منهەجێکی تەدریبیت پێ نییە، بگرێ بێتە هۆی سووتانەوەی پێست کەوتمان، ئەبێتە هۆی بورانەوە، ئەبێتە هۆی دابەزینی زەخت. هەنێکی تر مەشاکیلی هەیە کە ئەوانە زیاتر دوکتۆری پێستەکان ئیشی لەسەرەکەن. باشە کاک زرینگ گرفتێکی ترەویشە لەسەر ئەو چونڵەی لە شرقەی نیوەڕۆی ئاچنە پێش خۆر و وەرزش دەکەن، بەسەر قادرمەدا سەر دەکەون یاخود بۆ ماوەیەکی زۆر درێژ لە پێش خۆرەکەدا ڕادەکەن، دوجار ئەگەنە حاڵەتێک کە هەناسەشیان زۆر زۆرتون ئەبێ ئەم هەموو گەرمای ئەچێتە قورگیان و ناتوانن هەناسەش بن. ئێمە چی گرفتێک دروست دەکات؟ هیچێک لەو گرفتەگەڕانی کە دروستە بێ لەوانە وەکو ئەرزمان کردی فڕێدان چوونە دەرەوەی هەموو ئەو ئاو خوێیە ئەبێتە هۆی دابەزینی زەخت. ئەو کەسە ئەگەر لە کاتی ڕاهێنانەکەیە بڕێکی باش لە شلەمەنی و لە ئێلکترۆلایتەکان کە خوێەکان زایەکانە وەرنەگرێ، بەڵانسێک دروست نەکات،
تۆ ئەم خوێ لە لەشی خۆ دەرەکەی ئەم ئاوە دەرەکەی کاتێک زانی زەخت دابەزێ احتیمال هەیە ببووریتەوە احتیمال هەیە سەری گەشتخوا احتیمال هەیە بەرچاوە ڕەش ببێ ئیتر هیچ شتێک بە باشی نابینی و لە هەمان کاتیشە فڕێدانی ئەم هەموو ئارەقە ئەبێتە هۆی دروستکردنی لۆت بۆ سەر گورچیلەکان ئێمە بیرمان نەچێت هەموو کارێکی با بڵێن ماسوولکەیی هەموو لۆدێک کە توی خەیتە سەر ماسوولکەکانت ئیشی ئاو لەوانە دەورێکی گرنگی هەیە ئەگەر ئەم ئاو بڕ ئاوەی کە تۆ فڕی ئەیت بەقەدەر ئەو ئاوی تر وەرنەگری تووشی کردی زۆر دەرەبی ینی عجزی کولیەوی پێڵێن ینی بە کوردیەکەی لۆدێکی زۆرەکە سەر گورچیلەکانی جەنابەت هاوکاری دەکا ئاو خێت بۆ بەپاڵەوێ بەڵام لەم حاڵەتەیە ئاو وجودی نەماوە ئەبێتە هۆی هەڵاوسانی گورچیلەکان ئەبێتە هۆی ڕەقبوونی خوێنبەرەکان ئەبێتە هۆی حاڵەتێک کە پێوترێت تەشەنجی حوزمی عەزەڵی زۆرترینی ڕێژەی ماسوولکەکان ڕەقەبێت بۆچی ڕەقەبێت چونکە خوێ نامێنێت تا ئیعازی کارەبای لە مێشکە بێ بۆ شوێ بۆ خانی ماسوولکەکان ئیتر ئەو ماسوولکانە لا ئیرادی ئیشەکەن احتیمال هەیە هەموو جانی وەکو تەختەی لێبێ ڕق ببێ ببوورێتەوە تووشی ئیسابە ببێ بەڵام وەکو پێم وتی ئەگەر تۆ ئەم کەسە بە شێوازێکی زانستی بیکە لە کاتی فڕێدانی ئەم ئاو خوێیە بەرامبەر بەوە خۆی زۆرێک لە خواردنەوە وەرزشیەکان ئێستاکە هەیە خوێی کانزایەکانی تایە کەم و زوو ئاو بخۆیتەوانێ جۆرێک لە بەڵانس دروست دەکەیت نەک بۆ مانایی تۆ بچیتە بەر هەتاوێکی گەرم جۆڵەیەکی زۆری بێشومارت هەبێ و هیچ سەرچاوێکی زانستی شت پێ نەبێت کە هاوکاریت بکە ئەم ئاو خوێ وەربگری عاقیبەتی ئەمە بورانە و سەرگێش خواردن و بە چاوڕەشی و هەموو ئەوانەیە کە باس ناکەن کاتە دەکرێت بین ئەو خاڵەی کە هەموو ئارەقکردنەوەی کاریزان و تێگات چوری سووتانوای خۆت چوری ئەتوێنێتەوە مەرجنیە ئارەقکردنەوە کە چوری بێت باڵێ بە دڵنیایی قسەکەی جەنابتەوەکو لە سەرەتاشا باسمان کرد کردنە دەرەوەی ڕێژێکی زۆر لە ئاو خوێ دابەزینی کێش پێی ئەو نیشانی سووتانی چوری نییە بەڵام ئەکرێ بڵێن ئەگەر لاشەی کەسەکە قاتێک تراکسودی وەرزشی لە بەرابێت یاوەخود بڕێکی مامناوەند عرق بکاتەوە یاوەخود لە شوێنێکی تا حەدێ گەرمە یاری بکە ئەمانە بن بە هۆکاری یارمەتیدەر بۆ دابەزاندنی کێش و سووتانی چوری بۆچی چونکە هەمومان لەلامان ئاشکرایە ئەگەر تۆ قاپێک یان کەوچکێکی چەور بشۆی بە ئاوی گەرم باشتر چەورەکەی لێبێتەوە یان بە ئاوی سارد وان بە ئاوی گەرم بەڵام خۆی لە ئەسڵە ئاوە گەرمەکە چەوری ناسووتێنێت بەس عاملی مساعیدە هۆکاری یارمەتیدەرە بۆ ئەوەی کە چەوریەکە زووتر لێ ببێتەوە ئاوا لێی بڕوانی نەک بۆ شێوازەی کردنە دەرەوەی ئاو خوێبێتە خۆی سووتانی چوری زۆر باشە کاکسرنگ لەبەرکردنی کۆرسیە بۆ دابەزاندنی کەمەر هەروەها بۆ ئەو بەشی کەمەریان کە ئەیانەوێ باریک بێتەوە زۆر جا نایلۆنی لێ ئەبەست ئەمە سودی هەیە هیچ ئیسفادەیەکی لێکرێ لەوێ ئەوەش ئەوە تا ئێستا من 24 ساڵە منەمە ئیشمە هیچ سەرچاوەیەکی زانستی هیچ بەحسێکی علمی نییە ئیسپاتی کردبێ بەستنی نایلۆن ئیتر نایلۆنی سلیپان بێ قایشە چەرمەکان بێ ئەوی کەیتر لە بابەتی نایلۆن بێ ئەمە یارمەتی سووتانی چوری بە ئەمیش هەر عینەچە دەچێتە بابی چی عاملی مساعیدەکان هۆکاری یارمەتی دەرن چونکە نایلۆن خۆی لە خۆیان مەساماتی تیا نییە ڕێگریەکە لە هەناسەدان ڕێگریەکە لە بڵاوبوونەوەی ئەم ئاو خوێ بە شێوەیەکی یەکسان لەسەر پێستەکە تۆ شوێنێکی تایبەتت هەیە ئەم نایلۆنی لێبستی ئەم چەرمەی لێبستی ئەم ئیتر هەر شتێک بێ کە تۆ بتوێت لێ ببستی ئەمە وا کات ڕێژێکی زۆر بڕی گەرما لەو شوێنە کۆ بێتەوە ئاوێکی بێشومارت بۆ دەرەکات دوایی کە لی ئەەکەیتوانێت لە قەعەکەمە چەند ساڵەکەی بینین ئەو یاریزانە ئەتوانە بڵێن بە لیتر ئاو لە گیانیە دەدەڕوانێت بەڵێ بەڵام ئەم ئاو چوونە دەرەوە لە لەشی یاریزانەکە وەکو لە سەرەتا شاوتمان ئەمە مانای دابەزینی چوری نییە ئەمە ئاو خوێیە من دڵنیا دەکەمەوانێ لە 1 تا 3 سەعات دوای ئەوە دوو دەبە ئاو بخۆرەوانی ڕێژەی ئاوی فڕێدرا ئەچێتەوە ناو لاشەی نەنا دروستە بەڵام ئەکرێ بڵێ ئەمانە عاملی مساعیدن ئەو شوێنی کە بتەوێت دایبەزێنی ئەم شتانە ببەستی ئیستیعابی تەدریبەکە باشترەکە بۆچی تۆ گەرمت کردووە تەمرینەکەت بە خۆشتر پێەکرێت دوورەبی لە ئیسابە ئەو ماسوولکەی ئەو بەسەرە ژیانە نەرمونیانیان زیاترەوێت بۆچی چکە گەرم کراوە لەم ڕوانەوە سوودی لێبینی بە زۆکو ئەرزم کردی ئەو ئاوی فڕێدداوە لە سەعاتێک تا سیان دوایەوە چەند پەرداخی ئەو خۆرەوانەی ئۆتۆماتیشیان بڕی ئاوی فڕێدرا و ئەگەر لەدەو شوێنی خۆت باش کاکزەران درستی کاتی وەرزشکردنمان گەر پێ بڵێ بۆی یاریزانەکە سوودی لێوەگرێ بە تایبەت ئەوانەی ئەیانەوێت کێش دابەزێنن بەشێکان کە خواردنێکی قورس یاخود چاوەڕەخۆن لە دوایە یەکسەر دەستەکان بڕاکردن گەر بەرتیشکی خۆش بێ ئەڵێ من زیاتر چۆری کاستێن خواردنەکە ئەزمەکەم ئەمە دروستە نەخێر دروست نییە بۆچی چونکە هیچ چالاکێکی وەرزشیمان نییە لە دنیای بەسکی تێر کرێ ئیلا زۆربەی چالاکی وەرزشیەکان ئەبێتەوە بەلانی کەم سەعاتێک تا سەعات و نیوە پێش ئەوە کۆتا جارنانە خواردبێ ئەمە خاڵی یەک خاڵی دووەمینیان باڵین کەسەکە زۆر خۆرە خۆی پێ ناگیرێ بڕێکی زۆر خوارد نەخوا ڕاستە و خۆت ئەوە دەزەکا بەچی بە وەرزشکردنی تر دەچێتە بەرهەتا و مەلاکە ڕائەکە ئەچێ بە شاخە سەرەکەوێ با بڵین بە نەزەری خۆی واتە سەورەکە ئەم جوڵە ئەم شوێنە گەرمە هەزمێکات و لە نایەبە بەس خۆی ئەمە دروست نییە بۆچی چونکە ئەمە سیستمی هەرسمان هەیە کردداری یەکەمی هەرز لە دەما دروستە بێ دوایی داوەزێ بۆ گەدەی ئینسان
لەوێ دوو زۆر هەرسمان هەیە میکانیکی و کیمیاوی. میکانیکی ئەوەیە کە مەعیدە هەڵگێڕانەوە بۆ خواردنەکانەکە، کیمیاویەکەش ئەوەیە کە ئەنزایمەکان ئەڕژێ بەسەر خواردنە. ئەم پڕۆسەی هەرسکردنە بڕێکی زۆر باش کالۆری سەرفەکە، سووڕی خوێن مەشغوڵەکە بە هەرسکردنی ئەم خواردنەوە. ئەم بەڕێزەش لەبەر هەتاوەکە خۆی جارێکی تر ئەچێ وەرچەکە و جوڵە دروستەکە. ئەما بێ بە دوو لۆت، ئەبێ بە دوو زەخت لەسەر سووڕی خوێن، دروستە؟ ئەبێ بە دوو زەخت لە باتی ئەوەی کە دڵ خوێن بنێرە بۆ ماسوولکەکان بۆ وەرزشکردن، ئەبێ خوێنیش بنێرە بۆ مەعیدە بۆ هەرسکردن. لەم حاڵەتە ئەم کەسە قوتی کەمەکە، وەکو دەیان جاریش بینیوانە، ئەم کەسە سەری جێژەخوا احتیمال هەیە بڕشێتەوە، احتیمال هەیە لەنج بە لە هۆڵەکانە. من ئەوە 24 ساڵاک و پێم وتی ئیشمانە یاریزان هەبووە لەسەر برنج و فاسۆلیا خواردنەکەەوە 10 دقەی بین بووە، هاتۆ بۆ قەعە یاری کردووە، بڕوان پێ بکەن ڕشانەوەمان بینیوە سەدان جار، هێڵ لەنجمان بینیوە، زەخت دابەزین، سەرگێش خواردن. بۆچی؟ سووڕی خوێنی چالاک نییە، فریا ناکەوێت خوێن بۆ دوو کۆ ئەندامی جیاواز بنێرە لە یەک کاتە. جا لەبەرەوە باشترین کات بۆ وەرزشکردنەکە ئەبێت تۆ بەلانی کەمەوە سەعاتێک بۆ سەعات و نیەکت بین بێ لە بینی ناخواردن و جوڵە وەرزشەکەیە. هیچ نەبێ یارمەتی ئەوە بێ خواردنەکەی گەدەت دابەزێتە ڕیخۆڵەکان، لۆت لەسەر مەعیدەت نەمێنێ. اینجا وەرزشکەی و خاڵی دومینیشان خواردنێکی زۆر چەوت خۆت و بە تەمابی بۆ هەتاوی دەرەوە بیسووتێنی، هەتاو بەر لاشەتەکەوێت، هەتاو بەر مەعیدەت ناکەوە نییە؟ بەڵێ باشە کاکترنگ. هەر لەسەرەوە زۆرجا هەندێک یاریزانە بینین لە کاتی ئەنجامدانی ڕاهێنانە پارچە پسکیتی شتێکیان پێەیە، تۆزە تەمرینەکەن و لە 5 دقیقە ڕستەکە چن شتێکی شەخۆن. باش ئەمە چۆن ئەمە هیچ یاسایەکی وەرزشی بە مطلقی کەوتم بە مطلقیانی بە ڕەهایی خواردنی جوورا و لە کاتی وەرزشکردنە ئیتر دووکۆڵی بێ، پاسکیل بێ، تێنسە، یاری ئاسنە لە ژوانی هەرچیەک بێ، شتێک کە قابلی جوین بێ دروست نییە. بۆچی؟ چکە وتمان ئیشەکەمانەکەوێتە بابی هەرسکردنی خواردنەوە. هێ تۆش ئەبێ سەرچاوی سووتانی وزەکەت لەگەڵ سووڕی خوێنت لەگەڵ ڕێژەی وەرگرتنی ئۆکسجینت هەمووی مەشغوڵکی بە ماسوولکەکان و نەک بە مەعیدەتەوە. بەڵام ئەو کەسەی کە ئاواهیەکات ئەکرێ لە بری ئەوە شلەمەنی وەربگرێ. شلەمەنیەکانیش قابلی جوین نییە، هەرسکردن و هەڵمژین ئەبسۆرپشنی شلەمەنی لە خواردنی جوورا و گونجاوە شیرین بێ شەر نییە. بەڵام بۆ نمونە تۆ یاریزانێکت هەیە ئاستێکی بەرزی هەیە، 2 دانە سەعات لە قاعەیەکە یاریەکە، دروستە؟ لەم حاڵەتەیە ئەم کەسە ڕێژەی شەکری گلایکۆجینی خەزنکراو لە ناو ماسوولکەکانی لە ناو جگەریا کەمەکە. ئەم ئەگەر بابەتێکی شلەمەنی وەربگرێ، شەکری گلایکۆجینی تیاابێ، بۆ نمونە بۆی کە لای بینەران ڕوون بێ، باوای دامێڵی شەربەتێکی مێوژی تیاابێ، ئاوی میوێکی شیرینی تیاابێ، بەڵام شەکرنا. ئەم گلایکۆجینەکە ئەخواتەوە هەڵمژینی خێرا، چکە شەکرەکانی تاکخانەیە گلایکۆجین ئەگەڕێتەوە بە ناو خانەی ماسوولکانی درێژە بەتە ڕاهێنانەکەیە، دروستە تایارە؟ بەس نەک شەربەتێک کە بخۆی توانێ ئەم بابەتە جیراوانی کە لە بازاڕ هەیە، شەربەتی شوشەیە پاکەتە، ڕەحمە لە باوکەی لیمەندۆزی تێ بکرێ، ئاوی لیمۆی تێ بکرێ، ئەمانە هیچی دروست نییە، هیچی سەرچاوێکی زانستی نییە لە ناوەڕاستی تەمرینە. و ئەگەر کەسەکە ژێریزانێکی مامناوەندی بێ ئەو لە هەمویان باشترە. بەڵام لە هەمان کاتە ئەگەر کەسەکە خۆی ئارەقی زۆر کردەوە، شوێنەکە گەرم بوو، ئەکرێ ئەو ئاوانە بخواتەوە کە ئێستا لە سوپەرمارکێتەکانە هەیە، پیانەوترێن ئێکستۆنیکی پێوترێ، یاخود ئەو ئاوانی کە با بڵین بڕێکی کەم کاربۆهیدراتی تایە لەگەڵ خوێکانزایەکانە، وەکو وتمان جۆرێک لە بەڵانس دروستەکە. چەند ئارەقە کاتەوە خوێفڕێیە لەم لاوە بە سەرچاوێکی سروشتی وەری ئەگرێتەوە، زەخت ناتێتە سەر چیلەکانی، سووڕی خوێنی چالاکە بێ و ئازی کارەبایش بۆ ماسوولکانی بە بەردەوامیەت. باشە. هەندێکیان لە دوای ناخواردنی بەیانوەتە بەرچایەکی کەمەخۆن دواییان وەرزش دەکات، بەڵام لە کاتی ئەنجامدانی وەرزشەکە بڕێکی زۆر ڕێژەی ئاو ئەخۆنەوە، بۆ ناگەرکێشێکی کەمیشی هەبێت بەڵام زۆر ئاوەخواتەوە لە کاتی وەرزشە. ئەمە ئەگونجێت زۆر ڕێژەی خواردنەوەی ئاو لە کاتی وەرزشە؟ گەورەترین کێشەی وڵاتی ئێمە ئەوەیە کە زۆربەی خەڵکەکانی ئێمە سەیری بکە ئەگەرەگە زۆر زەعیفیش بێ، جۆرێک لە فودان بە عەرەبی ئینتیفاخی بێڵن، بە ئینگلیزی بێڵن بڵۆتینگ، جۆرێک خڕی لەسەر گەدەی هەیە ئەگەر دیقەتی زۆربەی خەڵکی وڵاتی ئێمە بێت. ئەمە دوو سەبەبەکەی کە وای لێکات، یەکیانەوە قسەی جەنابتە، خواردنەوەی ئاو لەسەر نان یان خواردنەوەی بڕێکی ئاو بە یەکجار، خواردنەوەی بڕێکی زۆر ئاو بە یەکجار. بۆ منە زۆری تینوە لە وەرزش بووەتەوە، لە بازار هاتووەتەوە، لە سەری دائیرە بووە، هەموو ژیانی ئارەقە دەم ئەنێ بە دووەلکەکەەوەی بەجارێک لیترێک دوان ئاوە خواتەوە. ئەم لیترێک بۆ دوان ئاوایی بڕێکی زۆر ئاو وەربگری لە مەسافێکی کورتە، پێش هەموو شتێک تووشی بڵۆتینە دەکات، فۆکاتە مەعیدەت، مەعیدەشت بەرامبەر بۆ پاڵ بە ماسوولەکانی ورگتەوەنێ یەتە پێشەوە. ئەمە یەک. دووهەمینیان احتیمالی زۆری هەیە ئەم کەسە تووشی هێڵەنجدان بێت، احتیمال هەیە تووشی ڕەشانەوەی کە، احتیمال هەیە ئەزێتی مەعیدەی بە. باشترین جۆری وەرگرتنی ئاو جا بە عەرەبیەکەی واوتێ ئەڵێ بی ئەوقات متەفاوتە و بی کەمیات قەلیلە، بە کەم کەم خۆیتەوە بەڵام زوو زوو
بۆ نمونە تۆ دەبێ ئاوت پێەیە هەمومان نەزانین کە 500 میلیلیتر ئاویتایە ئەم 500 میلیلیترە دابەشی 10 جاریکە و هەر جاری 50 سیسی بخۆ ئەگەر بەم شێوازە ئاو خۆی تووشی هەدریشن نابێت یعنی بە بەردەوامی تۆ ئاوە بەخشی بەلاشت بەڵام بە ڕێژەیەکی کەم و گونجا بەڵام بەو شێوازە زۆرە لە دوای هیلاکی لە دوای وەرزش لە دوای گەرمایەکی زۆر لە دوای چوونە دەرەوەی بازار ڕۆبێتەوە بەڕێکی زۆر ئاو بە یەکجار وەربگیرێ نەخێرەمەش هەر هیچ سەرچاوی زانستی لەسەر نیە و ئاساری خراپیشی باشە کاکزرنگ زۆر جابیستمانەکەیەک لە ڕێگەکانی کێش دابەزاندن خواردنەوەی ئاوێکی شلەتێنە باشە بە زۆر جایەرزانانمان بینیوە کە دەبێت سەهۆڵاویان پێ بووە لە کاتی تەمرین ئەچون ئاوی زۆر زۆر سارد ئەخۆنەوە یان ئاوی زۆر گەرمیش ئەخۆنەوە جگە لە حەدی وەسەد بێگومان کە ئاوی شلەتێنە ئەمە کامنیان گونجاوترە یان هەردووگیان ڕەتەکرێتەوە باش مەسە وەکو ناحیە زانستەکە قسەت بۆ بکەم وەرگرتنی ئاو بە ڕێژەیەک ئەگە سەهۆڵاو بێ ئەگەر زۆر سارد بێ ئەگەر وەکو ئەسبەری لێ هات بێ ئەمانە هیچ ڕێگەدراو نیە بۆچی چونکە پلەی ناوگەرمای پلەی گەرمای ناولەشی مرۆڤ 2 تا 3 دەرەجە لە پلەی گەرمای دەرەکی زیاترە ئەگەر سەر پێستمان 36 بێ لە ناوە 38 و 39 دروستە ئەمە یەک بیرمان نەچێ مەعیدە ڕیخۆڵەکان ماسوولکەن خۆنەویستن بە فەرمانی مێشک کارەکەن بە فەرمانی من و تۆ کار ناکەن خاڵی سێمینیان هەموو چواردەوری مەعیدە و ڕیخۆڵەکانمان هەمووی مولولەی خوێنە ناولەشی ئینسان گەرمە بڕێکی زۆر لە وەرگرتنی ئەم ئاوە سادە تووشی تەخەڵوسێکی زۆرە دەکات هەموو ماسوولکەکانی دیواری مەعیدە ئاوایەتەوە یەک کرژی ئەکات بگرێ احتیمال هەیە تووشی هەنێ مەشاکلی تەندروستی شتکە لەبەرەوە وەرگرتنی ئاوی شلەتێن زۆر باشترە لە ڕۆزانستێکە و تاوەکو ئاوی سارد ئەمە یەک دووهەمینیان ئەو ئاوەش لە حەدی خۆی ئەگەر زیاتر گەرم بێ ئەگەر زیاتر گەرم بێ لەگەڵ گەرمای ناولەشی ئینسانە تەزاڕوو بکە ئەوەش باش نییە کەوابوو ئاوێک ئەگەر لە پلەی گەرمای ژووردا دانرابێ لە ڕۆزانستێکەوە لە هەمیان سەلامەترە پلەی گەرمای ناوژوور مەبەستمان لە پلەی 25 تا 30 بە ئینگلیزی ڕوم تێمپریچەری پێوترێ کە زۆربەی دەرمانەکانیش هەر لەو پلەی گەرمای هەڵەگیرێ تۆ ئاوێکت دانابێت لە ژووری نووسنەکەی خۆتابی خۆیتەوە بە ئەو مەرجی پلەی گەرمایە زۆر باشترە لە ڕوو تەندروستیەکەوانێ نە زۆر ساردێ نە زۆر گەرم بێ باشە بەشێکیان پێش ئەنجامدان یاری پرۆتین و پریوەرەکات و کریاتین ئەو جۆرانە ناخۆن یاخود لە کاتی یاریە ئایا ئەم جۆرە بەرهەمان یاخود ئەو پرۆتینانە گۆڕانکاری بەسەردادێت لە وەرزی هاوین و لە وەرزی زستاندا گۆڕانکارێکی ئۆتوی بەسەران نایەت بەڵام ئەتوانی شتێکی تر بڵین ئەو ناوەی کە جەنابەت هێنات زۆر تەواوە هەنێک لە بابەتی پریوەرکاوتەکان و هەنێک لەو بابەتانی کە یارمەتی سووتانی چەوریەن ثێرمۆجینیکن یان نووسراوە ثێرمۆسپید یان نووسراوە ثێرمۆ هاردکۆر یان نووسراوە باڵین پریوەرکاوتێکە ئەمە ڕیپد دەکات ئەم ڕیپید و ثێرمۆجینیکە چییە هەنێ بابەتی تێکەڵاوە کرێ لەشی یاریزانەکە گەرمەکە بە تایبەتی بابەتە گژوجیاییەکان یا خود مادەی کافاینی زۆر بۆ زیاکرێ یا ئاشواگاندای بۆ زیاکرێ هەنێ بابەتمان هەیە لە گژوجیاییەکان هەنێ ماوەدمان هەیە ئەوانی کە سووڕی خوێن چالاگەکەن بڵەت فلۆ زیاکەن وەکو مادەی لاکتیکی ئارجنین ئەم لاکتیکی ئارجنینە مادەی نیتریک ئۆکساید بەرەڵاکات ئەبێتەوە ئەکسپاندیشن پانی بە دەمارەکانە بەخشێت تەوژمی خوێن زیاکە هەنێک بابەتمان هەیە وەکو بیتە ئەڵەناین زیاکرێ بۆ پریوەرکاوتەکان ئەمە جۆرێک لە مێرولەی دروستەکە بە ناو لەشی یاریزانەکە سووری ئەکاتەوە تەوژمی خوێن زیاکە ئاستی هاندان ئاستی با بڵێن هاندەرێکی زۆر باشە بۆچی کردداری زیندەپاڵ میتابۆلیزم سەریعەکە بەزەوە زیاتر لە زستانە بەکاریە بۆ نمونە جەوەکە زۆر ساردە یاریزانەکە چۆتە ناو هۆڵێکەوانێ هیچ ئالەتێکی گەرمکردنەوەی لێ نییە یەک بلوسی خۆڵدرێژ و یەک تراکسودی لەبەر کردووە تا نیوەی تەمرینەکانی گەرم نەبوو لاشەی ئارەق ناکاتەوە بۆ ئەو حاڵەتانە دروستە بۆ هاوین ئەو ئاوی هاوین خۆی لە بەبێ هیچ شتێک تۆ ئارەقت کردوێتەوە تاوەکو لە سیارەکە و گاتە ناوقاعەکەمی جانەبێ بە ئەو پێویست بەم هاندەرە گەرمیانە ناکات دروستە بەزەوە بە وەرزی زستان ئەوانی کە مادەی ثێرمۆجینیکن ئەوانی کە گەرمکردن تا حدێک دروستە ئەگەر کەسەکە بشیوەی کێش داوەزێنێ چونکە ئارەقێکی زۆرت پێکاتەوە هاندەرێکی باشە بۆ سووتانی چەوری بەشێکیان ئەڵێن پرۆتینی چەور و پرۆتینی وشک و ئەمانە چی هیچ پرۆتینێکی چەورمان نییە من تقریبا 20 ساڵەکەم قسەی بۆ یاریزان ڕاستەکەمەوە بەڵام یاریزان هەروە تەسەورەکات ئەو بابەتانی کە لە کیسە گەورەکانان یا لە سەڵتڵ دەبەکانان پێڵم پرۆتینی چەور پرۆتینی چەورمان نییە ئەو پرۆتینانە کارب و کالۆریان بەرزە بۆ زیادکردنی کێشی یاریزان بەکاریە ئەو پرۆتینش کە یاریزان پێڵێ وشک بابەتی وەی و ئایزۆیە کارب و کالۆری زۆر لێکەم کراوەتەوە شەکری تیان نییە ئەمایان ماسوولکەیەکی وشکی پوختە دەیاتێ نابێتەوەی زیادبوونی کێش بەڵام ئەم پرۆتینانەی کە لە کیسەکانان و بابەتی ماس و گەینەرەکان ئەوانە بۆ سەرخستنی وەزن بەکاریان ئەمە یەک دومینیان بیرمان نەچێت زۆربەی ئەم پرۆتینانە لە شیر وەرەگیرێ شیریش چەوریکی تایبەت بەخۆی هەیە شیر جۆرێک شەکری یا ماڵتۆزی پێڵن ئەگە تۆ پرۆتین لە شیری ئاژەڵ وەربگری خۆشید بێ و ترشید بێ بڕێک شەکری ماڵتۆز بڕێک چەوریتیایە ئەم چەوری پرۆتینەیە کەوە بێتەوە کە لە
سرڤینگ سایزەکە ئەنووسرێ 10 گرام چەوری دیایە یاریزان وا تەستەورەکە 10 گرام زەیتی بایەیان تێکردووە بەس نە سەرچاوی شیرەکە خۆی ئەوەی تایە زۆر باشە شتێکی تر خواردنەوەی خواردنەوە زەبەخشەکانە هەر لە سوپەرمارکێت و دوکانەکان زۆرجا پێشەوەی بگەنە تەمرینیان پێشەوەی دەست بەڕاهێنان بکەن بەشێک یاخود بەڕێک لەم خواردنەوە زەبەخشانە دەخۆن ئەڵێن بۆی و زەمان باتێ تا حدێکمی پێ دەڵم ئەم قسەیە دروستە بەڵام با لە دەمی ئێمە ئەمە بڵاو نەبێتەوە بێ بەرهاندان بۆ خەڵک زۆربەی ئەو ئەنەرجی درینکانە کە وەکو بابەتی ڕێدبۆڵ و تایگەر و جەماعەتەکانێتی لە دوو کاتا خۆی لە ئەسڵا بەکاریە یا لۆدێکی مێنتاڵیت لەسەر بێ بۆ نمونە سەعیەکی زۆرت هەیە لەسەر کۆمپیوتەرێک دانیشتووی تا 6 ساعتی کە تۆ سەربەرز ناکەیتەوە بەحسێکی جامعیت هەیە ئەینووسی یان تەلەبەیەکە لە پۆلی 12 ئێوێ تاوەکو سەعات 2 شەو دابنیشە سەعی بکە لەم حاڵەتەیە خواردنەوەی ئێکێک لەم بابەتانە بڕێکی باش کافاینە دەیاتێ کافاینەکە وریاگەرەوەیە بە ئینگلیزی ئەلارتنەسی پێڵێن چاوت بابڵین گەشەکە مێشکت چالاگەکاتەوە وریا دەکاتەوە بۆ ئەم حاڵەتە تۆ دانێک لەو ئەنەرجی درینکانە وەرگری من پێ دەڵم کێشە دروست ناکە یاوەخۆ کەسەکە هیلاکە زۆر ماندووە وەرزشەکەشی لە پێشەوەیە و هەر ئەوێ وەرزشەکەشی بکە لە ناوەڕاستی تەمرینە هەستەکە هێزی پێنامێنێ تۆ پێش ئەم چالاکیە بەدەنیە من بۆ لۆدی مێنتاڵی و لۆدی فیزیکەڵ هەنی لاشەیی ئەتەوێ ئەم بابەتێک لەمە وەربگری هەنێک هانت بە سوڕی خوێنت بۆ چالاکە بڕێک کافاینت باتێن پێت ئەڵێم ئەتیادی کێشەی نییە بەڵام گەورەترین کێشەی ئەم ئەنەرجی درینکانە لەوایە کەسەکە دانیشتووە لە ماڵەوە سەیری تەلەڤیزۆنەکات قاچی قسۆتە سەر قاچ هیچ چالاکێکی لاشەیی نییە هیچ چالاکێکی مێنتاڵی نییە سەیری تەلەڤیزۆنەکە یان سەیری مۆبایلەکە ئالەوانە ئەچێت لەو بابەتە ئەخواتەوە کێشەکە ئالەوە دروستە بێت بەڵێ کاتە خواردنەوەی ئەو زەبەخشانە لە دوای وەرزش لە دوای وەرزش بە مطلقی نابێ بەڵام پێش چالاکی لاشەیی نەک وەرزش بۆ نمونە تۆ کابرا کرێکارە کابرات بڕێکی باش باری بۆ هاتووە دایەگرێ هێزی پێ نییە کەم توانایە خواردنێکی باشی نەخواردووە ئەمە ئەبێتە سەرچاوەیەکی باش بۆ پێدانی وزە بۆ فترێکی زەمەنی کورت تا ئیشەکەیەکە بەڵام نەک تۆ کابراایکی دانیشتووی هیچ ئیشت بە مێشکت نییە هیچ ئیشت بە لاشەت نییە بڕێکی زۆر لەم بابەتانە وەرەگری لیانی دڵوەرزەکاتەوە زەختی بەرزەبێ تەوژمی خوێن زیاکە هەروەها ئەم کافاینە زەرێکی زۆر لە مێشکەیە چکە کابرا دانیشتوو هیچ جۆڵەیەکی نییە زۆر باشە کاک زرنگ لە سەرتاوە زۆر باسی ئەومان کرد کە لە کاتی ئاڕەخکردنەوە هەندێک ئەو گروپتانی کە بۆ دابەزاندنی کێش هەڵە باوەکانمان باس کرد ڕێگە دروستەکە چێ بۆ ئەوەی لە جیاتی ئەو ئاوخوێ لە سەرتاوە باسمان کرد چۆری لەش دابەزە یەکەمیان ڕێخستنی سیستەمی خواردن هیچ بەرنمەیەکمان نییە هیچ ڕێگایەکمان نییە لە دنیاە کێشتی پێداوەزێنی چەوری داوەزێنی ئەگەر خاڵ یەکەم ئیش لەسەر سیستەمی خواردنەکەت نەکەیت بە چ جۆرێک بۆ مەرجەی بڕێکی باش لە کار بوو کالۆری لە لەشی لە خواردنەکان تاکەم بکەیتەوە بۆی لاشت ناچاکی لە چەوری خەزن کرابسووتێنێ کارەوازەها خاڵی یەکەم کە لە هەمووی گرنگترە و لە سا 75 هەتا 80 کێشی لەشی کەسەکەی پێداوەزێ بریتیە لە گرتنەوەی ئەو خواردنانی کە بڕێکی زۆر کاربۆهیدرات و کالۆریانتیایە ئەمە خاڵی یەک خاڵی دوم دروستکردنی چالاکێکی لاشەیی پێوترێ فیزیکال ئینتێنەستی یعنی چالاکێکی تومتۆڵی وەرزشی چالاکێکی لاشەیی بە ماسوولەکانە بکەیت ئەم دوو حاڵەتە خاڵی یەکەم و دووە من کە زۆر گرنگن لە دوای ئەمەوە ئەکرێ ئەگەر کەسەکە زۆر خەڵەو بێ کەسەکە کێشی دانەوەزێ میتابۆلیزمی زۆر خاو بێ پەنا بۆ ئەو هاندەرانە بەری کە یارمەتیت ئێن مداوەزانی کێش ئەم سێ خاڵە سەرەکیەمان هەیە زۆر سپاس بۆ کاک زرنگ سالار ڕاهێنەر و پاڵەوانی نێودەوڵەتی سپاس بۆ ئامادەبوونت بەخێراتی